باناوی خۆی بەخشندەی مێهرەبان سڵاوتان لەبێت بینەراز و خۆشەویستەکانی پێم خۆشحاڵم لە بەرنامەیەکی باس و خواست لە بری هاوڕێی خۆشەویستم کاکریاز ئەمڕۆ بە خزمەت ئێوەی ئاز و خۆشەویست دەکەم بەڕێزان تەوەری ئەمڕۆی بەرنامەی باس و خواست تیشک دەخاتە سەر تەوەرێکی زۆر گرنگی هەستیار پەیوەست بە ئەمڕۆی واقعی هەرێمی کوردستان ئەویش بەرپرسیارەتی لە ئیسلامدا چییە؟ چێن ئەوانەی کە دەکرێت بکرێن بە حاکمڕان و بەرپرسانی وڵات لە ڕوانگەی ئیسلام خەسڵەت و سیفاتەکانی ئەو کەسەی کە دەکرێت بەرپرسیار چین و دەبێت ئەم کەسە چ خەسڵەت و چ ئاکارێکی تێدا بێت و ئەم کەسانی کە دەبن بە بەرپرس لە ڕۆژی قیامەتدا و ئێمە کە موسڵمانین حتمەن بەرپرسیارین بەرامبەر هەموو ئەو کار و کردەوانەی کە ڕۆژانە دەیانکەین مەسئولەکان و بەرپرسیاران لە ڕۆژی قیامەتدا چۆن مامەڵان لەگەڵدا دەکرێت ئایا کێ پێی دەوترێت بەرپرسیار بەگشتی ئایا بەرپرسیان تەنها و کەسانن کە جڵەوی دەسەڵات دەگرنە دەست یاخود هەر تاکێک لە شوێنی خۆی وەکو پێغەمبەری نازدار دەفەرمێ كلكم راع وكلكم مسؤول عن رعيته هەمومان بەرپرسیارین لە شوێنی خۆمانەوە بۆ گەنگەشە و تیشە خستنە سەرم بابەتە لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا عەلی هەرتەلی لە شاری هەولێرەوە زانای ئاینی گفتوگۆی زیاتر لە سەرم تەوەرێ دەکەین مامۆستای بەڕێز سڵاوتان لەبێت و سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان دەمەوێت لەم پرسیارەوە بچمە ناو بابەتەکە و گەنگەشەی ئەم بابەتە بکەین بەرپرسیارەتی واتای چی دەگەنێت لە ئیسلامدا و چێ بەچێ دەوترێت بەرپرسیار لە ڕوانگەی ئیسلامەوە بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلقه محمد وآله وصحبه المبعوث رحمة للعالمين وعلى آله وأصحابه ومن اهتدى بهديه وصار على نهج إلى يوم الدين صلاة إخوة لتوابي بنران وخوشوستان وصلاة إخوة لتو لتوابي هاون اجتماعيان وهم أوانيك هزب برپرسیارەتی دەکەن زۆر سپاس خۆشحاڵم بۆ لەمیانی ئەو بەرنامەیە کە بتوانین پشتیوان بەخوای پەروەردگار تیشت بخەینە سەر ئەو بابەتە گرنگ و هەنووکەیە کە ئێستا زۆر گەنگەشەی بۆ ئەکرێەوە زۆرێک لەو خەڵکانێک کە بەیداغی مەسئولیەتیان و دروشمی مەسئولیەتی و بەرپرسیارەتیان هەڵگرتووە لە هەلومەرجێکی ئەوهادا پێویستە لە بەرنامەیەکی ئەوادا و زیاتریش تیشک بخرێتە سەر ئەم بابەتە بۆ ئەوەی جیاوازیەک بکەوێتە نێوان ئەوانەی کە بە حەقەت بەو ئەرکەوە هەڵەستن و ئەوانەشی کە تەنها ناونیشانێکیان پێ و هیچی تر زۆر باشە لەبەر ئەوەی زۆرن ئەوانەی کە بانگەشەی مەسئولیەت ئەکەن زۆرن ئەوانەی کە هەوڵ ئەدەن ئەو ناونیشانە بکەنە کاڵای باڵای خۆیان بەڵام کەمن ئەوانەی کە بەو ئەرکەوە هەڵەستن کەمن ئەوانەی کە ڕنگ بداتەوە لە دروشم و لە ئاکار و لە ئیش و کاریاندا مامۆستا تیۆری بەشەریەکان تیۆری ئینسانیەکان خوێندنەوەی تایبەتیان بۆ سەرجەم چەمکەکان هەیە و ئاینی ئیسلامیش وەکو تیۆرێکی ئاسمانی وەکو ئاینێکی ئاسمانی خوێندنەوەی تایبەتی بۆ هەموو واقعەکان و بۆ هەموو تەوەرەکان هەیە لەسەر چەمکی بەرپرسیارەتی ئاینی ئیسلامی پیرۆز دەڵێت چی دەبێت کێ بکرێت بە بەرپەرست وە کێ بەگشتی پێی دەوترێت بەرپەرست بەڵێ تەمان ئینسانیەت و مرۆڤایەتی لەوەتەی هاتوۆتە سەر دنیا و ئەرچی بەڕێوەبردن و سیادەی هەموو دنیای گرتوۆتە دەست ئینسانیەت بەگشتی و ئەم ناونیشانەی پێ بەبەربراوە لەبەر خوای پەروەردگار کە لە قورئانە لە نێوان هەموو دروستکراوەکانی خۆیان کە فەرموویەتی إنا عرضنا الأمانة على السماوات والأرض والجبال فأبين أن يحملنها وأشفقن منها وحملها الإنسان لێرەوە بۆمان دەرەکەوێت کە لە نێوان هەموو دروستکراوەکانە ئەوەی کە حەز بە بەرپرسیارەتی دەکات پێش هەموو شتێک ئینسانە یەکەمین ئینسان کە دەتوانێت ئەم ئەرکە جێبەجێ بکە ئینسان وەکو ئینسان جارە پێش ئەوەی کە بڵێن چ ئینسانێک ئینسان ئەرچێتی کە مەسئولیەتی سەرشانی وەکو ئەوی کە ئەو سیادەی کە پێی بدراوە ئەو گەورەیەی پێبەخشراوە لەقەد کەڕەمنا بەنی ئادەمە وحەمەلناهم فی البەر والبەحر ئەمە هەمووی بەڵگەیە لەسەرەوەی کە ئینسانی و مرۆڤی بوون بۆ خۆی مرۆڤایەتی بوون و مرۆڤ بوون ئەوە لێرەوە پێی دەڵێ کە تۆ ئەرچی بەڕێوەبردنی کاروباری دنیا و ئوموری دنیا و
وهمو چاکەکانت ئیسلاحت ئیفساد هەمووی لە دەستی چێ لە دەستی ئینسانە ئەگەر خێرە ئەگەر شەڕە هەمووی ئینسانە تێیدا دەتوانێت ڕۆڵی خۆی ببینێ ئەگەر ورتری کەینەوە بابەتەکە لە نێوان ئینسانیشە پێغەمبەرانی خوا عەلەیهیمو سەڵات وەسەلام کە لە نێواندا خوای پەروەردگار هەڵی بژاردوون کە ئەوانە لەقەد بەعەثنا فی کولی ئومەتی ڕەسوولە ئەن اعبدوا الله واجتنبوا الطاغوت لە نێوانیاندا کە خوای پەروەردگار لە نێو ئێمەدا پێغەمبەرانی خوای هەڵبژاردووە رسلا مبشرين ومنذرين لئلا يكون للناس عليكم حجة بعد الرسل يعني كۆمەڵێک ئاەتی تر هەنە کە نیشانە بەڵگە لەسەرەوەی کە لە نێو مرۆڤەکانی خوای پەروەردگار کۆمەڵێک پێغەمبەرانی خوای ڕەوانە کردووە کە بەڕاستی مرۆڤایەتی بۆ ئینسان و ماف بۆ ئینسان بجێڕنەوە بەبێ جیاوازی کە ئەبینن لە هەلو مەرجێکی وادا پێغەمبەرانی خوا عەلەیهیمو سەڵات وەسەلام ئیصلاحیان گرتۆتە بەر بۆ ئەوەی خەڵک لە ئیفساد ئین ئوریدو ئیلا الإصلاح ما استطعت ئەمە پەیام و بەیداغی هەموو پێغەمبەرانی خوایە لقد بعثنا في كل أمة رسولا أن اعبدوا الله واجتنبوا الطاغوت کە ئەمڕۆ بەڕاستی کۆمەلگە و مرۆڤایەتی ئەبینی چۆن بووە بە قوربانی دەستی تاغوت تەواغیت کە لە خوێن و لە ژیان و لە بژێوی و لە کار و لە ژیان و لە یعنی هەموو جومگەکانی ژیانە تاغوت کە ئەبینین چی بە مرۆڤایەتی ناکە هەر خودی مرۆڤ بووە بە تاغوت بەسەر مرۆڤەوە هەر خودی مرۆڤ بووە بە بەڵا بەسەر مرۆڤەوە جا لەبەرەوە ئەمە گرنگە کە بزانین مرۆڤ خۆی هەردوو دەورەکە ئەبینێ هەم ئەتوانێ بەڕاستی ڕیادە و ئیسلاحی ئەم ئومەتە بگرێتە بەر و هەست بە مەسئولیت بکە ئەو ئیسلامە هەمووی کە تەماشاکەی لە حیات و لە ژیانی ئینسان هەمووی بریتیە لە مەسئولیت بوون وەکو ئەو فەرمودەی جەنابەت سەرەتای بەرنامەکە ئاماژەت پێداوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرموویەتی كلكم راع وكلكم مسؤول عن رعيته هەمووتان شوانن و لە بەرامبەر شوانەکەشتاندا هەمووتان بەڕاستی بەرپرسیارن لە بەرامبەریدا زۆر باشە مامۆستای بەڕێز هەر لەسەر ئەم فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە دەفەرموێ كلكم راع وكلكم مسؤول عن رعيته ئەمە بە تایتڵ و ناونیشانی عامی فەرمودەکە ئەگەر بێت وەربگرین یەکەم فەقەرەی دوای فەرمودەکە دەفەرموێ الإمام راع وهو مسؤول عن رعيته بۆچی لەناو هەموو ئەم فەقەرانەی دواتر کە دەفەرمێ والخادم راع یاخود والمرأة راعية لە دوای هەموو ئەمانە بۆچی ئیمامی لە پێش هەموویانەوە هێناوە ئایا مەسئولیەتی ئیمام و پێشەوا و سەرۆک لە وڵاتدا ئەمە ئەوە دەسەرمێنێ کە پەیوەندی بە تاکی ژیانی هاوڵاتیانەوە هەیە؟ بەڵێ بەتەئکید ئەمە بەڵگەیە لەسەر ئەوەی کە بەرپرسیارەتی گەورە لە سەرشانی پێشەوا و ئیمام و ڕعیەتە ئەوانەی کە ڕاعینە بەسەر خەڵکەوە ئەوانەی دەسەڵاتدارن بەسەر خەڵکەوە ئەوانەی پێشەوا و پێشەنگی خەڵکن لە شێوەی وەکو دڵی ئینسان وانە پێشەوا و گەورەکانمان دەبێ وەکو لە شێوەی دڵ بن ئەگەر ئەو دڵی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمێتی ئیذا صلحت صلح الجسد كله وإذا فسد الجسد كله ألا وهي القلب بەڕاستی ئەمە دڵی کۆمەڵگە ئەوانە ئیمامەکانمانن سەرکردە و پێشەواکانمانن واللهی ئەگەر لە خەمی ئەوەدانە بین ئەو سەرکردانە و ئەو پێشەوانە کە وەکو دڵ هەڵیان بژێرین وەکو دڵ ئەوەندە گرنگن چۆن دڵ بۆ جەستە گرنگە دڵ بۆ جەستە پێشەنگە بەڕاستی پاشا و سەرکردەیە دەبێ ئاواش پێناسەیکەین کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمیەتی كلكم راع وكلكم مسؤول عن رعيته الإمام راع فەرمووی لێرەدا قاعیدەیەکی عامی هێناوە کە ئێمە دائیمەن قاعدە عامەکە لەسەر زمانمانە لە وتارەکانە لە نووسینەکانە ئەو حەدیسە بە کورتی گەنا سیاقی حەدیسەکە پێغەمبەر صلی الله علیه و سلم کە دێتە ناوی دەفەرمێ الإمام راع پێشی هەمویان ئیمام و پێشەوا شوانە ئەگەر ئەو ئیمامە ڕاستکە لەگەڵ میلەت و سەرڕاست بێت و خاوەنی میسلاقیەت بێت و خاوەن ئیرادە بێ خاوەن ئیمان بێ و ئیخلاسەتی تیا بێت کە هەموو ئەوانە صفاتی قیادین بەڕاستی ئەوجا ئەو کاتە دێتە خوار هەموو تاکەکان و هەموو خێزانەکان و هەموو ژن لە ماڵەوە پیا و بەرامبەر خێزانی ئافرەت بەرامبەر پیاوەکەی مناڵ بەرامبەر دایک و باوکی و باوک و دایک بەرامبەر مناڵەکانی و کڕیار بەرامبەر فرۆشیار بەرامبەر کڕیار قوتابی بەرامبەر مامۆستا ئەمە هەمووی بەڵگەیەکە لە دنیاشدا ژیانێکی بەختەوەر مسۆگەر دەکەن وەڵە ڕۆژی قیامەتیشە ئەو کەسانەی کە لەژێر سێبەری عەرشی خوای گەورە حەشر دەکەن پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێتی سبعة يظلهم الله في ظله يوم لا ظل إلا ظله أفرمي إمام عادل إمامێکی عادلە لەبەرەوە گەر ئیمام عادل بێت بەخوای پرۆسەی زەواج بۆ خەڵک دروست ئەکا و زەمینە سازی بۆ زەواج ئەکا گەنج بەرەو زینا ناڕوا
و خەڵک ئەوەندە دادپەروەرە بێ خەڵک دەست بۆ دزی نابە و ئەوەندە خەڵک فەراغی هەیە یادی خوا و ذکری خوا ئەکا و دەست بۆ تاوان نابات لەبەرەوەی ئیمامی عادل خەڵک یەکتری خۆشەوێ ڕەجولانی تەحابا في الله اجتمع عليه وتفرق عليه کە ئەمانە هەمووی بەڵگەیە کە ئیمامێکی عادل هەبێت بەتەئکید ژیان ڕاستەڕێ دەبێتەوە. مامۆستای بەڕێزتان ئاماژەتان بەوە کرد کە سەرکردە و قیادەی وڵات بە دڵی مجتەماع و بە قەلبی مجتەماع شوبهانتان و ئەم فەرمودەی پێغەمبەری ئازیزتان هێنایەوە صلی الله عليه وسلم کە دەفەرمێ ئیذا صلح الجسد كله وإذا فسد الجسد كله. لەم ڕوانگەیەوە خوێندنەوەی بەڕێزتان بە واقعی ئێستای هەرێمی کوردستان چییە بەم پێی کە هاوڵاتیان ناڕازین لە ئەدای حکومڕانی هەرێمی کوردستان؟ ئایا نەزانی حکومڕانی بەرپرسانی وڵاتە هەرێمی بەم دۆخە گەیاندووە یاخود بە پێم فەرمودەیە دوورکەوتنەوەی دەسەڵاتداران و حکومڕانانە لە ئاینی پیرۆزی ئیسلام؟ بێگومان ئەمە هەموو خەڵکی کوردستان و گەورە و بچووک هەمومان ئاگادارین لە وڵاتێکە ئەژین کە ئێمە هەمومان ئەزانین خۆ لە جیهانی حەفت خەوتوەکانانین ئەزانین کە 27 ساڵ تەمەنی حکومدارێتی ئەم کوردستانە و ئەم هەرێمەی کە خوای پەروەردگار نیعمەتی زۆری پێبەخشی و دەروی خێری زۆری لێکردەوە بەڵام نەمانتوانی کە سود لەو هەلو مەرجەوە وەربگرین و نەمانتوانی خێروبێرەکەی وەک پێویست و نەمانتوانی سود لە عاتیفەی ئەم خەڵکە و دڵسۆزی ئەم میلەتە و دڵسۆزی هەموو تاکەکانی ئەم کوردستانە وەرگرین کە بەڕاستی ئەمە وای کرد کە ئەم ئیغرابوونە و ئەم سەرکێشیە گەیشتە ئەو ئاستەی کە ئابینین ئێستا فەئەصبەحەت کەالصەریم یعنی هەموو خێروبێری وەکو چۆن ئەوەی کە خوای گەورە لە قیسەی ئەو ئەصحاب الجەنەی کە باز دەکات لە سوورەتی القەلەم إنا بلوناهم كما بلونا أصحاب الجنة إذ أقسموا ليصرمنها مصبحين ولا يستثنون فأصبحت كالصريم يعني أما أو باغيبك بنياز بن بياني بتشن بيبرنا وبلام شنك همو خلق دورو بريان لبي بشكر نبو خويا ما ونبو كزما وهمي فأصبحت كالصريم وكو باغي شي ستاوي رش هالقراو تفرون بهفرون بو براستي يعني أم كل سنة بو أقرر رويش خوال جورات زماني زوري زلوي زوري شي بو إما شلكرد کە ئەمە بە خۆداچوونەوەیەکە بێ و لە هەموو هەلو مەرجەکانە ئەو میلەتە سەبر و خۆراگری هەبووە شەڕی کردووە بەڵام بەداخەوە بێباچی ئەمانەوە زۆر بابەتی ترکە و بێئەمری خوا و شەریعەتی خوا ینی زۆر شت ئەبینین کە بیسمان بینیمان لە حکم و لە حکمدارێتی و لە سوڵتە و لە دەسەڵات و لەوە هەمووی خوای گەورەش فەرمیەتی فەلیەحذەر الذین یخالفون عن ئەمره ئەن تصیبهم فتنة أو يصيبهم عذاب أليم. خوای گەورە پەنامان بدا بەڕاستی ئێمە هەر کەسێک ئەگەر هەر گەلێک هەر تاکێک یعنی ئەگەر دوورکەوتەوە لە شەریعەتە پاکەکەی خوا ئەوە با چاوەڕێی زۆر کاری زۆر ترسناکتر پڕ تراژیدیاتر کە تووشی ئەم میلەتە دەبێت. جا لەبەر ئەوە کە ئەبینین بەڕاستی پێویستی ئەو ڕۆکە لەو هەلو مەرجەدا کە ئەبینن هەم هەلو مەرجی سیاسی هەم ئەو بارودۆخەی کە بۆ کوردستان ڕەخسا بوو نەمانتوانی بەڵام بتوانین ئەو ڕۆکە هێستاش کە کەوتوین ئەتوانین هەستینەوە دوای هەموو کەوتنێک هەستانەوەیەکێ ئەتوانین ئەمڕۆکە هەست بەو مەسئولیەتی خۆمان بکەینەوە کە ئەمە تەوەرەکەمان لەسەر مەسئولیەتە ئەو مەسئولیەتی چەند ساڵی ڕابردوو نەمانتوانی سوودی لێ ببینین ئەو ڕۆکە هەستینەوە سەر پێ یەکڕیزی و بتوانین ئەم بارودۆخە لەوە زیاتر نەگا لەسەر لێواری تێچوونین لەسەر لێواری تێچوون کە واعتصموا بحبل الله جميعا ولا تفرقوا إذ كنتم أعداء فألف بين قلوبكم فأصبحتم بنعمتي إخوانا وكنتم على شفا حفرة وهذا فرميوا لسلواري تيسونا أو رؤتوان بمسؤوليته وبوبري مسؤوليتي سرشانتا أنا وهستن خلشي لم لواري تيسونا رزقار كان وبيك هلويست وبمنافسيتي شريفانا بتوانن أدايتي جوان وبرپرسياريتي جوان قربوي جيان وضعي أم خلقاش بكنوا هم لروي دينداريكيوا هم لروي معنويتوا هم لروي ماديوا وهم لروي ديموغرافي أم كردستان شو كبراسي بأقارك دات شو نازاني ناو نشاني كردستان وجغرافياي كردستان وإستا كردستان لشو دست بيدكا ولشو كوتاي هاتوا وچين أواني دستيان هي لوا هري تشي هي خوي وقت برزشي بانان بويدر شو أو تاوانبار أكا أو تشير أكا أما براسي لروانجي إسلاموا هرچی کردمان بەخۆمان کرد ئەو ڕۆکەش کە خەریکە ئێمە یەکتر تەشیر ئەەکەین و دیارێت کە چێن ئەوانەی کە دائیمەن بوون بە بەڵاو مەینەتی لەسەر ئەم وڵات و نیشتیمانە و مێدەوارین کە خەڵکی ئێمەش
ئەوڕۆ مەسئولیت لەسەر شانی خەڵکە تا دوێنێ مەسئولیت لەسەر شانی مەسئولیەکان بوو ئەوان دەسەڵاتیان لەدەست بەڵام ئەوڕۆ دەسەڵات لەدەست چێ لەدەست میلەتە بەڕاستی ئەمڕۆ خەڵک ئەتوانێت بە دەنگدانێک ئەوڕۆ میلەت حاکمە ئەوڕۆ بە دەنگدان میلەت ئەتوانێت مەسئولیەتەکەی خۆی بۆ ئیسپێنێکە دیسان ئێمە نەکەوینەوە ژێر گلەی و لۆمەکردنی ئەوڕۆ مەسئولیەتەکە لەسەر شانی هاوڵاتیان. زۆر باشە مامۆستای بەڕێز وەڵامەکەت گەیشت دەمەوێت لەسەرەوەی کە بەشێک لە ئەوانەی کە خوان کاندید دەکەن بۆ پەرلەمان یاخود بەشێک لە ئەو بەڕێزانەی کە دانەوێت بە پرسیارەتی بکەوێتە سەرشانیان قسە بکەین ئایا لە ئیسلامدا بەرپرسیارەتی کە دەدرێت بە کەسێک تەشریفە بۆ ڕێزلێنانە وەکو بەشێک لەو بەڕێزانە حەز دەکەن لە ناو خەڵکدا پیان بوو ترێ وەزیر یاخود حەز دەکەن پیان بوو ترێ پەرلەمانتار لە ئیسلامدا بەرپرسیارەتی بۆ ئەوە دەدرێت بە کەسێک کە ڕێزی لێ بگرێت و تەشریفاتی یاخود تەکلیفە و ئەرکێکی زۆری لەسەر شانە خوێنەوەی ئیسلام بۆ ئەم چەمکە چییە؟ بێگومان هەموو پلە و پایە و پۆستێک کە لە ئیسلامدا دیاری کراوە ئەمە تەکلیفە نەک تەشریفە ممکنە تەشریفی لە ڕێی تەکلیفەکەەوە بێتە جێ ممکنە ئینسان کۆمەڵێک ئیمتیازاتی دەستکەوێ بەڵام هەدەفەکە و غایەتەکە لێرەدا تەنها تەکلیفێکی شەرعیە کە لە ڕوانگەی ئیسلامەوە ئێمە پێغەمبەرانی خوا عەلەیهیمو سەڵات وەسەلام کە وەکو باسم کرد تاکە چین و توێژێک خوا هەڵی بژاردون کە خوا لە ناو کۆمەلگە و لە ناو بەشەرێت هەڵی بژاردون ئەمە تەکلیفێکە لە سەرشانی ئەوان بۆ ئەوەی ئەوان بتوان ئیسلاحی کۆمەلگە بکەن ئیسلاحی کۆمەلگە و هەستن بە ئەرک و بەجێهێنانی ئەرک و ئیسلاحی خەڵک بەڕاستی ئەمە تەکلیفێکە چۆن نوێژەکەت چۆن ڕۆژوەکەت و چۆن حەجەکەت هەموو مەناسیکەکان و مەراسیمەکان و شەعیرەکانی ئیسلام هەمووی تەکلیفە بەڕاستی دەسەڵاتدارێتیش هەمووی تەکلیفێکە ڕعیەتی خەڵک تەکلیفە بگرە هەر ئەمانەتێکی قورسە سەرەتا ئاەتەکە کە ئینە عەرەضنا الأمانة على السماوات والأرض ئینسان ئەم لێرەوە دیسان ئەکەوێتە ژێرباری ئەم ئەمانەتەی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کە بە سەحابیەکەی کە فەرمووی ئەتوو ئەوە ئەمانەتە ئینەها ئەمانە وئینەها یوم القیامەتی خزی وەنەدامە کە فەرمووی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کە بە پێی فەرموو یا ڕەسوڵ الله من هەڵبژێرە پۆستێکم بدێ و منیش وەکو خەڵک بتوانم ئیشێک بکەم بەڵام پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام ئەوە ئەمانەتە ئەمە لە ڕۆژی قیامەتە خزیون پەشیمانی تێدایە و شەرمەزاری تێدایە کە تۆ نەتوانی ئەرکەکەت وەک پێویست جێبەجێ بکەی و نەتوانی ئیشەکەت ئەدا بکەی بە جوانی و ئەدایەکی زەعیف و لاوازت هەبوو بەڕاستی و لە ڕۆژی قیامەتە تێدا شەرمەزاری بەرپرسیار دەبیتەوە و ئینسان هەر کاتێک کە تەماشاکی پێغەمبەرانی خوا عەلەیهیمو سەڵات وەسەلام لە ئیشێکدا لە پۆستێکدا شارەزا و بلیمەت بوونە ئەوەندەیان بە پێویست زانیوە کە نەکەوێتە دەستی خەڵکیکە وەکو یوسف عەلەیهی سەلام کە فەرمووی لە پۆستی مەلیکی میسرا کە فەرمووی من ئەوەندەی شارەزان بە ئیقتیسادی خەڵک لە ڕێی خەونێکەوە کە یعنی ئەمە زۆر گرنگە مەلیکێک خەونی بینی ینی خەونی مەلیکێک و بوو بە چارەسەری خەمی میلەتێک یعنی مەلیکێک بە یەک خەونتوانی میلەتێک ڕزگارکە بۆ لە ژێرخانی ئابووری ڕزگاریکە لە بتپەرستی ڕزگاریکە ئێمە دەیان خەونمان بینی نەمانتوانی سوود لە خەونەکانمان بینین بەڵام یوسف عەلەیهی سەلام لەوێەوە مەلیکی میسر پێی دەڵێ دەمەوێت پۆستێکت بدەمێ فەرمی پێشی لێگرتەوە فەرمی ئیجعلنی عەلی خەزائینی الأرض ئینی حەفیظ عەلیم بەڕاستی من بجێڕە بە بەرپرسیارەتی دارایی و اقتصاد و کشت و کاڵم بدە دەست کە من ئەتوانم باش ئاگاداری بکەم ئەزانم لە ڕێی خەونەکەەوە کە 7 ساڵ گرانیەک ڕوو لە میلەتێک دەکا کە هەرزانیەک دێ و داهاتێکی زۆر ئەبێ و دوای 7 ساڵە گرانیەک ڕوو ئەدا کەس تێر ناخوا لەبەرەوەی شارەزا بوو لە ئیشەکە ئینی حەفیظ و من زۆر پارێزگارم من زۆر دەستپاکم و عەلیم و ئاگاداریشم زانامە بە ئیشەکەی خۆمەوە لەبەرەوەی نەیدا کەسی تر ئێمەش هەوڵ بدەین ئیشەکانمان هەریەکە ئیشی شیاو بۆ شوێنی شیاو بۆ کەسی شیاو بۆ پیاوی شیاو بۆ خەڵکی مردو لێ هاتوو و دڵپاک و دەستپاک بێ داوێن پاک بێ سینە پاک بێ خاوەن ئیمان بێ خاوەن شخصیات بێ صفاتی قیادی تێدا بێ هەر ئەوە نەبێ غایەتەکەمان ئەوە بێ کاکە موچەیەکی چەند ملیۆنی وەرئەگرین و ئەچین بووم بە وەزیر و بووم بە مدیر عام و بووم بە پەرلەمانتار و بزانە بۆچی ئەچین بۆ بەغا بۆچی ئەچین بۆ پەرلەمان
ئایا ئەم میلەتەی ئەوڕۆکە بەرپرسیارەتی زۆر قورس لە هەم پەرلەمانتارانی ئەو خولی داهاتومان بەڕاستی وەکو ڕابردوش نییە دەبێت ئەو سەفەرە قەرەبۆی هەموو ئەو وەزعی کە هەیە بکەینەوە یعنی بەڕاستی کەسێکی ئەوەندە شیاو بێ ئەوەندە لێزان و ئاگادار بێ پێشتر ئاماژەت بە ئاەتێکی پیرۆز کرد خوای گەورە دەفەرمێ إن عرضنا الأمانة على السماوات والأرض فأبين أن يحملنها وحملها الإنسان إنه كان ظلوما جهولا ئەگەر بێت و ئەمە قیاسکەین بە زانستی قیاس بۆ کایی ژیان و پەرلەمان و حکومەتداری ئەمڕۆ ئەم بەڕێزانی کە دەزانن ئەمریکان پێڵ ناگیرێت لە پەرلەمان و دەزانن ئەو توانایان نییە کە بەرگری لە مافی گەلێک بکەن لە پەرلەمان ئایا ئەمە ڤاڵمیەت و جاهلیەت نییە کە بڕۆن و تەنها وەکو تەشریفات سەیری ئەم پۆستە بکەن و خوای گەورە دەفەرمێ إنه كان ظلوما جهولا ئەمانە خوێنەوەی بەڕێستان وەکو بەراوردێک بۆ ئەمە چییە؟ بەتاکید ئەمە لە ئیسلامدا کەسێک ئەگەر نوێژ بکە عیلمی بە نوێژەکە نەبێ نوێژەکەی بەتاڵە کەسێک ئەگەر خواپەرست بێ بەڵام خواناز نەبێ چەندی بە چەندی یعنی بەڕاستی ئێمە لە هەموو کارە گچکەکانەوە بافێر بین واللهی لەو دروشمە جوانانەی کە ئیسلام کە پێت ئەڵێ تۆ دەبێ عیلمت بە نوێژەکەت هەبێ بە وەقتی نوێژەکەت هەبێ بە شروعی نوێژەکەت هەبێ بە ئەرکانی نوێژەکەت هەبێ لە مناسکی حەجە ئاگادار بی ئەو کاتە تۆ ئەتوانی حەجەکەت ئەداکەی نوێژەکەت بکەی و ئەدای هەموو ئەوانە بکەی ئەوڕۆکە ئێمە کە من ئەوانەی کە عەلا بەسیرە ئەسنە ئەو مەوقیعانە و کە من ئەوانەی کە بتوانن وەک پێویست بە ئیشی خۆیانەوە عەلا بەسیرە و عیلمیان پێبێ و لەو پۆستەدا بتوانن ئەوەی خۆیان بکەن لەبەرەوەی ئینسان ئەو کاتی وای لێ دەکە نەک زوڵم لە ظەلومەن جەهولەکە بەسیغە مبالغەی هێناوە یعنی ئەوەندە ستەمکارە ستەمەکەی هەرەو نییە لە خۆی کردووە ستەمی لە خەڵکیش کردووە بووە بە بەڵا لەسەر خەڵکیش لەسەر قوتی خەڵک لەسەر ژیان و بژێوی خەڵک لەسەر هاونیشتیمانیانی خۆی کە ئەوەندە قزیەکە بەلاڕێدا ئەبا ئەوەندە نەزانانە تێکەوێ ئێمە هەر لە ئیشوکاری خۆمانە مامۆسایەک بێنە کە لە سەمینبەری دانێ کە نەتوانێ ادعو إلى سبيل ربك بالحكمة والموعظة الحسنة يعني قل هذه سبيلي أدعو إلى الله على بصيرة تو بس أنا على بصيرة يعني تو دعويك أكيد على بصيرة نبي وشارزاي نبي وأوبري لزانانا نبي حكمتي تيا نبي تيدا قرزار بينا وتيدا شكست أخوين زاورته أمهم كاروبار سياسي كأوروه أوهم من ملاني كلا لو برلمانها هي أمهم قوارو كانوا أمهم ليستو أو هم حواري كأورو لبيشا يعني كسيك بتشيت ميدان كزماني حواري بي نبي كشارزان نبي لدستور أقادار نبي وزمانك نزاني تنانا نزاني چن ليستو قواره هيا چن كرسي لبرلمان عراق هيا وتشي كرا وتشي گزرا ولا رابردودا وأوهم ماداني كأمي لتتيدا بەڕاستی شکستی خواردووە نەزانێ مادەی 140 چیە ئەمانە هەمووی بەڕاستی پێم وایە شکستێکە دەبێ وریابین ئینەهو کانە ظەلومەن جەهولە و ئەو کاتە جەهلەکە وای لێ ئەکا کە بەرەو ستەمێک لە خۆی و لە میلەتەکەشی بکا بەتەکید بێگومان زۆر باشە مامۆستای بەڕێز خوای گەورە دەفەرمێ وەقیفوهم ئینەهم مەسئولون وەقیفوهم ئینەهم مەسئولون لە ڕۆژی قیامەتدا بۆچی کەسانی بەرپرسیار لە ڕۆژی قیامەتدا زیاتر لە خەڵکی دیکە ڕادەگیرن ئایا هۆکارەکەی بۆ چییە؟ لەبەرەوەی ئەزانین کە حکم و سوڵتە لە دەستی ئەو زۆر ئەوانەنە کە لە ڕۆژی لە دنیادا حرام بۆ و بەڵام بۆ خەڵکیان حەڵال کردووە حەڵال بۆ لە خەڵکیان حرام کردووە وظلم و ئیستیبدادی و بێدادی و تەخشان و پەخشان و لەبەرەوەی ئەوانن کە داهاتی ئەم میلەتەیان وا لێ کرد کە خەڵکیان خۆشیان ئیفلاس کرد خەڵکیشیان ئیفلاسیان بە هەموو دنیا بە خەڵکی شێنە لەبەرەوەی ئەوانە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە فەرمودەیەکدا کە ئەفەرمێ مفلیس چێیە مفلیس ئەو کەسەیە کە لە ڕۆژی قیامەتە دینار و نوێژ و تاعەت و عیبادەتەکەی هەمووی فەوتاوە لەبەرەوەی أكل مال هذا وظلم هذا وشتم هذا وضرب هذا أو تنانت بو كسك أدي كسك مسؤولك خير وبير ودهاتي أمولات لدستي به وديني أو خلق لدستي به وعقيدة أو ملتي لدستي به وحكم رانيتي ملتي لدست به برام نتواني أدايبك دبي أوتسن مفلس به ودبي أوتسن وقفوهم إنهم مسؤولون أو أنا براسي لروجك دا كأخوة يوم يقوم الناس لرب العالمين كأخوة هەڵیان دەستێنێتەوە وەڕایان دەگرێت لە ڕۆژێک کە
وأنا وأقماني عند بر ألا يظن أولئك أنهم مبعوثون ليوم عظيم يوم يقوم الناس لرب العالمين. براسي كارساد لو دايك إما في غمبري عليه الصلاة والسلام لباسي حكم رانيتي دا ولا كاتي عدي كري حاتم ديتا خزمتي فرمي تتخذون أحبارهم ورهبانهم أربابا من دون الله لسرب آيات اللي برسالة كان أفرمين أي بيغمبري عليه الصلاة والسلام عدي كري حاتم تازكا هاتو مسلمان بوا أفرمي أي بيغمبري باشا أوانيك إما لنا وإما داتشون رهبانا كان وأحبار كان ما انكردوا بأخوة فرمي لبري وأنا حلال يعني بو حلال حرام كردون وحرام يعني بو حلال كردون أما فذلك عبادتهم إياهم أما عبادة كردون بو طاغوت وبو أمو أو جا طاغوت كاتك أبيني خلق هان أدا وخلق تشجيعك فاستخف قومهم وأطاعوه يعني وايل دكا خلق توشي ترسيتي وبرسيتي واكا كلا روجي قيامتها بكارة توشي كارساتك دبي وقفوهم إنهم مسؤولون براسي أما كارسات كلا روجي قيامتها حكم داريتك ودا صلاتك نتواني أداي بك بتأكيد لروجي قيامتها وأما عقابك خوي لدنيا دا أيبينين كا دا صلاة داران خوا شون زليلي كردون وان شون لناوي بردن فرعون كان خو معناه واني أو عقابك تيتواو خو خواي پروردگار كا صدام حسين كا ديكتاتور يكبو و ديني مان كشون خوا بس زلتك وفرعون كان بس زلتك وخوا رسواي كردن خو أما عقاب نيه بو أوان أما حكمتك بو إما أوانيك لدوي أويش دين وريابن إيوش آواتان بسردي أقرنا لروجي قيامتها سزاي استمكاران وطاغوتان أوانا كمسؤول كان ولا تحسبن الله غافلا عما يعمل الظالمون إنما يؤخرهم ليوم تشخص فيه الأبصار أو روجا بو سزايك بو أو روجيا أو روجي مسؤوليته روجي آياتا تنتو أركو كاري خود جيبا زيدكي أم روج ميداني عمله بلام روجي سزاك روجي جزاء روجي قيامته لو روجدا سزاكان وپاداشتەکان دەدرێنەوە. زۆر باشە مامۆستای بەڕێز وەک دەزانین کە لە ئاینی پیرۆزی ئیسلامدا بە پرسیارەتی ئەمانەتە و زۆر جاریش لە سەردەمی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەگە بگەڕێینەوە بۆ سیرە دەبینین کە سەحابە هەبووە لەوانە ئەبوو ذەڕی غەفاری کە داوای پۆست و پایی لە پێغەمبەری خوا کردووە صلی الله عليه وسلم بەڵام ئەم پۆستەی پێ نەدراوە یاخود نەکراوەتە بە مەسئول. لە ئیسلامدا تا چەند گرنگی بەوە دراوە کە کەسی شیاو لە شوێنی شیاو دابدرێت کەسێک ئەمانەت و مەسئولیت و بەرپرسیارەتی نەخرێتە سەرشان کە تەحملی جێبەجێکردن و ئەداکردنی وەکو خۆی نەبێت. هەروەک ئاماژەشمان پێدا و جەنابیشت کە بەبیری تێناینەوە کە بەڵێ ئەم سەحابیە بەڕێزەی کە خۆشم ئاماژەم پێدا کە داوای پۆستی کرد کە تۆ وەکو ئەو خەڵکە ئیشێک کارێک هەر بۆ خزمەتیش ئەوان بۆ ئەوە نەبووە کە ئەوان وەکو تەشریفێک بەدەستی بێنن وەکو تەکلیفێک کە پاداشت و مەئجور بین تێیدا و خزمەتێک بکەین یعنی ئەمانە بۆ ئەوە بووە کە خزمەتێک بە میلەت بکەن ینی و خزمەتێک بە پرۆسە و بە ژیان و ژینگەی خۆیان بکەن چونکە خەیر الناس ئەنفعهم للناس لێرەوە دێ پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام فەرمێتی باشترین کەس ئەو کەسەیە کە بەڕاستی بتوانێ ئەرک و کاروباری خەڵک ڕاپەڕێنێ جا کەسێک وەکو پێغەمبەر یوسف ئەم نمونەمان پێهینایەوە کە ئەزانێ لە ئیشێک ئەزانێ ئاگادارە و شارەزایە خێرا ئەم هەلە لە دەست نادا خێرا ئەڵێ من خەڵک برسیە چونکە برسیەتی حاڵەتێکە کە بینین کە چۆن خەڵک بەرەو ئاقارێک بەرەو لێوارێک کە ئەمنیەتی خەڵک زارەوە بەسراوەتەوە بەڕووی ژیان و بژێوی و اقتصادەکەیەوە جا لەبەرەو ئیسلام زۆر گرنگی بەوە دەدا کە ئێمە دائیمەن هەوڵ بدەین شتێک شارەزاین و پۆستێکمان پێبڕەوە ئەبرێ تەهەڕوب نەکەین لەبەری و لەبەری ڕانەکەین و کە پێشمان سپێردرا مەسئولیانە و بەو پەڕی دڵسۆزانە کاروبارەکەمان جێبەجێ بکەین و ئەگەر هەرنا سەحابیەکان الحذر كل الحذر خۆیان لە ئیش و کارەکان ڕایان کردووە بۆی کە چونکە ئەمانەتێکە و کەسێک وەک پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە بە سەحابیەکەی فەرموو ئەوە ئینەها ئەمانە چونکە ئەو ئەمانەتێکی ئەمانەتی گشتیە ئەمانەتی خەڵکە ئەمە پۆستە و ئەوە حکومدارێتیە و ئەوە وەزارەتە و ئەوە پەرلەمانتارێتیە بەڕاستی قسەمان زۆر لەسەر ئەوە کرد کە هەمووی پەشیمانی بەدوادادێ و هەرەوە نییە کە تۆ موچەیەکی خەیاڵی وەرگری و بەڵام ئایا تا چەند ئەم خەڵکە لە ژیان و معاناتیدا چی بەسەردێەوە چی لێ هاتووە چۆن بووە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام زۆر لە حکومدارێتی یەکەمین شت کە چووە بۆ مەدینە
لەبەر حکمێکە ژیانی جێ نەبوو لە مەکەیە بەڵام کە چوو بۆ مەدینە ئەوەی بیری لێ کردەوە دەبێ حکمێکە بێ دەستورێکە بێ خەڵک بەبێ دەوڵەت بەبێ دەستور بەبێ بەرنامە ناتوانێت ژیان ناڕوە لەبەرەوەی ئەوڕۆ حکمدارێتی و ئەوڕۆ پرۆسەی سیاسی و ئەوڕۆ پەرلەمانێک زەرورە و ئەوڕۆکە ئەوە مهمە کە ئێمە لەسەر دەستورێک کۆبین لەسەر دەستورێک جەمبین کە بتوانین مافی هەموو مافخراوان بەو پەڕی ئەمەکداریەوە دڵسۆزانە لەسەر ئەم دەستورە بکەین وەکو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فێری کردوین کە وەحیشی لە پشت بووە پێغەمبەری ئازیز عەلەیهی سەڵات وسەلام ڕۆژ بە ڕۆژ وەحی لە پشت بووە وەحی دابەزیوە بەڵام دەستەوسان نەبووە ڕێخستنێکی پێیا کردووە ئیدارەیەکی دروست کردووە دەوڵەتێکی داناوە دەستوری نووسیوە و نووسینی هەبووە و دیبلۆماسانە هاتوتە ناو کار و حکومدارێتی کردووە و خەڵکی کەمینە تێیدا لەو حکومەتە بەو پەڕی ئەمانەتەوە ژیاون و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام زەمان و ئەمانی پێداون و پاراستونی و لە هەموو شەڕ و ناخۆشیەک مەگەر ئەوان دەستیان دابێتە خیانەت و فێڵ و خەداع ئەگەرنا دەوڵەتی ئیسلام خەڵک لە سەتر و سایدا حەساوەتەوە جا ئیسلام هاتووە ئیش لەسەر ئەوە بکە کە ئیشەکان بداتە دەستی خەڵکی ئەمەکدار و خەڵکی پاک خەڵکی ڕازگۆ خەڵکی جوان بەڵام کەروای لێ هات وەکو ئێستا دەبینین پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمی ئیذا وسد الأمر إلى غيره فانتظر ساعة کە دیتان کە ئیش و پۆست و پای و پلە و پایە کەوتە دەستکەسانێک کە شیاو نەبوون کە نەخوێندەوار بوون کە نان دەزانین چۆن کاروبارەکانیان بەڕێوە بن بۆ خۆشیان نان دەزانی بژین چ جای خەڵک لە سای ئەواندا بژی بەڕاستی فەرمی ئەوە چاوەڕی قیامەتکەن ئەوە قیامەت دادێت خەڵکی هەمووی یەکێکە لە نیشانەکانی آخر زمان إذا وسد الأمر إلى غير أهله فانتظر الساعة يعني معناه جاندني أمانته كاين أمانة لا تقوم الساعة حتى ضيع الأمانة ئەمڕۆ لە چەمکی بەڕێوەبردننی وڵات و لە چەمکی سیاست لەگەڵ گەلانی جیهاندا کۆمەڵێک یاسا و قانون هەیە بۆ بەڕێوەبردننی وڵاتانی خۆراوە وەکو ئێستا دەبینین کە لە هەندێک جانبی مادیەوە لە جانبی بەڕێوەبردن و حکومداریەوە بەرەو پێش چوون و چەمکێکی دیکە بۆ بەڕێوەبردن هەیە ئەویش ئەم چەمکەی پێشتر کە دەوڵەتی ئیسلامی وەکو پێغەمبەر صلی الله علیه وسلم وەکو بەڕێستان ئاماژەتان پێکرد کە دەوڵەتی دانا و دەستوری دانا و کۆمەڵێک شتی لەم بابەتانە لە ئێستادا هاوڵاتیان پێویستە کێ بکەن بە مەسئول و بەرپرسیاری خۆیان کەسانێک لە هەرێمی کوردستان کە قانونی یاساکان لە ماوەی ڕابردوودا وەکو پێویست وەکو وڵاتانی ئەوروپی وەکو وڵاتانی دەوروبەر مولزەم نەبوون بە قانون و یاساکان و دەربارەی دینیش وەکو پێویست نازانن پێویستە هاوڵاتیان لەمڕۆ چی بکەن کێ بکەن بە حاکمڕان و کێ بکەن بە نوێنەر و چاوساغی خۆیان بەوەی کە داکۆکی لە مافی خۆیان بکەن لە سەرجەم کارەکانی دەوڵەتداریدا. بەڵێ بێگومان ئەم میلەتەش و خەڵک و هاوڵاتیانی کوردستان سوپاس بۆخوا وەعیەکی باشیان بۆ دروست بووە و ئەوەندەی کە ئاشنابوونە بتوانن تا 27 ساڵ حکومداریەتێکی شکست خواردوو کە بەداخەوە کە ئەبینین خوای تەعالا ئەم کراوەیە و ئەم وەعیە بە خەڵکی ئێمەشداوە ئەزانێ باش تێگەیشتووە لەبەرەوە کە 27 ساڵ گەلێک زۆرە با بگەڕێنەوە سەر زەمانی 23 ساڵی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە ئەبینین لە خلالی 23 ساڵە جیهانی بە ئاقارێکدا برد کە هەموو پێی حەسایەوە بوو بە ڕووناکایی و ڕۆشنایی یعنی 23 ساڵ تەمەنی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام هەموو دنیای گۆڕی یعنی ئێمە نەتوانین 27 ساڵ کە نەمانتوانی کوردستانێک بە ئاسوودەی بۆ خەڵک ڕۆژ بە ڕۆژ وەزع و بار لە خراپیدا بوو یعنی بەڵێ بەرز بووینەوە بەڵام بەرەبەرە پلە بە پلە هاتینەوە خوارەوە هاتینەوە ژێر سفر ینی هەم وەکو خەباتت وەکو کوردستان وەکو هاوڵاتیان ژیان و بژێریان لە ڕووی هەموو ئەوانەوە بەرەو فەسادێکی زۆر سەیر گەیشتەوە کە لە ڕووی ئیداری لە ڕووی اقتصادی لە ڕووی سیاسی لە ڕووی ئەمنی لە ڕووی ئەخلاقی لە ڕووی ئاینی یعنی بەڕاستی ئەم میلەتەی ئێمەش ئینشاءڵڵا بای ئەوەندە تێگەیشتووە و کار لەسەر ئەوە بکاکە خۆی هەستێنێتەوە هەرچەندە کە بێخاوەن و بێکەس بووە بێخەمخۆر بووە بەڵام ئەوڕۆکە لەسەر خۆی پێی خۆی بۆستێتەوە و هەستێتەوە بە دەنجی ئەوڕۆی بە جوهدی ئەوڕۆی و بە چاوکراوەی خۆی عەلا بەسیرە یعنی بۆ ئەوی سپێنێ گلەی لەوە نەکا کە من چەند ساڵە ئاوان بەسەرها چێ و پێی کردم چێ پێی کردم تۆ ئەوڕۆ بکە ئێمە بەدەستی خۆمان خەم تووشی خۆمان نەکەینەوە و دەستی خۆمان
دیکتاتۆر دروست نەکەینەوە دوای هەر بەو دەستەش پێمان لا نەچێتەوە باوەڕتان بێ هەر بەم پەنجەیە دیکتاتۆر دروست ئەکرێ بەم پەنجەیە دیکتاتۆر دروست ئەکرێت دوایش هەر بەم پەنجەیە ناتوانانی لای بی هەر بەو پەنجەیە ناتوانانی ئەم دیکتاتۆریە لە کۆڵە نابێتەوە جا لەبەرەوە خەڵکی دەبێ ئێمە ئەوەندە هوشیار و ئاگادار بین کە ئەمە حاڵەتێک کە دەبێت زۆر جەریئانە و بەو پەڕی جورئەتەوە لە خەمی خۆمان دابین کەسی شیاو و کەسی خەڵکی چاک و لەناو بینین کە خەڵکی خاوەن جوهد و خاوەن علم و خاوەن ئیمان و خاوەن ئیرادە و خاوەن ئیخلاص و دڵسۆزی و بە ئەزمون بە تەجروبە و بتوانن ئینشاءالله کوردستان بەرەو گەشاوەتر بەرەو و ململانەی ئەو دەستورێک کە وەکو باسیشم کرد کە بە حەقیقەت ئەمە دەبێت خەڵکانێک بزانین چێ دەبین بۆ ئەو شوێنە و بۆچی ئەچین بۆ ئەو شوێنە حەقە هەموو بەرنامەکان ئەوە نەبێت کە ئەمە کاندیدم ئەچم بۆ پەرلەمانی بەغدا بەڵام لە پشتی ئەوە با بزانین کاکە بۆچی ئەچم بۆ بەغدا ئەم پرسیارە بەڕاستی خەڵک جێی پرسیارە بۆچی ئەچی بۆ بەغدا ئەمە گرنگە بۆچی ئەچی بۆ پەرلەمانی عێراق نازانم ئەمە گرنگە کە تۆ بەرنامە و ئایدیای خۆت چییە کارنامەی تۆ چییە ئەبینی کە ململانەکان نەگوەکو ڕابردوو داهاتوت چییە ئەمە بەرنامەی داهاتوت چییە ئەمە دەبینین کە کوردستان و میلەت و دەستورمان و کوردستانمان و کەرکووکمان و ناوچەند جێناکۆکەکانمان هەموو ئەوانە حاڵێکی ترە تۆ بەدیلت چییە بۆ ئەمە چۆن بتوانی قەرەبۆی ئەم هەموو بێشکۆیی کە بەرامبەر کورد کرا بکەینەوە یعنی میلەتی ئێمە بەڕاستی دەبێت لە سەروی هەموویەوە و ئاگامان لێبێ خەڵکێک کە ئەهلی ئیمانە ئەهلی تەقوا و ئەهلی ئیخلاسە ئەهلی ئیحسانە و ئەهلی ئیصلاحە ئەمە بینین کە هەر لە ڕەنگ و شکل و شێوە بخوێنەوە کە ئینسانی مسلمان و خاوەن دین و خاوەن ئیرادە بۆ ئەو شوێنە بسپێرە ئەگەر ناخۆت تێدا قەردار ئەبیتەوە و ئەوانەشی کە دواتر چوونە سەر ئەو مەسئولیەتە بەڕاستی ئەمڕۆ مەسئولیەت لە خەڵکە چی ئەنێرێ بۆ ئەوێ وەسبێنش مەسئولیەت لە سەرشانی ئەوانەیە کە چون بۆ ئەوێ چی ئەکەن بۆ ئەم میلەتە مامۆستای بەڕێز هەر لە چوارچەوەی ئەم فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە دەفەرمێ كلكم راع وكلكم مسؤول عن رعيته دیارە ئەمە بەشێکی فەقرە یەکەمی سەبارەت بە لانی کارژێڕی و لانی سیاسی و بەڕێوەبردننی وڵاتە بەشەکانی دیکەی پەیوەندی بە ژیانی تاکتاکی کۆمەڵگەوە هەیە یەکێک لە فەقرە گرنگەکانی مەسئولیەتی اجتماعیە مەسئولیەتی کۆمەڵاتیە کێ بەرپرسە لە مەسئولیەتی اجتماعی لەوەی کە ڕەوشتی کۆمەڵگە پارێزرا و بێت ڕازگۆیی ئەمانەت کۆمەڵگە بەگشتی بەرەو هەڵدێر و بەرەو لاڕێدا نەبردرێت ئەمانە لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلامەوە کێ بەگشتی لە کۆمەڵگە بەرپرسیارە بەڵێ تۆزێک لە بابەتی حکومدارێتی و سیاست بچینە دەرەوە بینە سەر باسی توێژێکی تری کۆمەڵگە کە بە پلەی یەکەم جاری وایە کە ئەگەر زۆر زێدەڕۆیم نەکردبێ بە پلەی یەکەم کە مامۆستایانی ئاینی سەرمینبەرن یعنی بە حەقەت ئەمانە کە بانخواز و دوعات و ئەوانەی هەڵگری مەشخەڵی زانستن و هەڵگری پەیامی خوانە کە مامۆستا و زانایانی ئاینینە و هەر بانخوازێک لە هەر شوێنێک بێت هەر تاکێک بەڕاستی ئەمە وەکو چۆن سەرەتا باسمان کرد باسی دڵەکەمان کرد بەڵام لە فەرمودەیەکی کەدا پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ صنفانی من أمتي إذا صلح صلح الناس وإذا فسد فسد الناس العلماء والأمراء زانایانیش کە پێشەنگن لێرە یعنی ئەرچی زیاتری کۆمەڵگە بەرەو ئیسلاح و هەم لە وتارەکانیانە و هەم لە مینبەرەوە هەم لە دەرەوەی مینبەری جاریوە ئێمە هەر لەسەر مینبەر نەکەین بەڵام لە ناو کۆمەڵک بین لە ناو خەڵکا بین لە کۆڕ و مەجلیسەکانە خوای پەروەردگار مەسئولیەتی سەرشانی هەموو ئەوانە کە ئەفەرمێ لە فەرمودەیەکە ولتكن منكم أمة يدعون إلى الخير ويأمرون بالمعروف وينهون عن المنكر وأولئك هم المفلحون بەڕاستی ئەمانە کە بوون بە توێژێکی واکە لە ناو ئومەی ئیسلامی و لە ناو موسڵماناندا توێژێک هەنا چینێکەیە کە ئەوانەی ئەهلی زانستن ئەوانەی کە ئەمر بە معروف و نەهی لە منکەر ئەکەن و خەڵک بجێڕنەوە لە خراپە بەرەو چاکە توێژی دووەمینیان کە دیسان هەردێتەوە سەرباسی دەسەڵات و حکومدارێتی و ئیمام و ڕەعیەکان حکامەکان ئەوانش کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرموویەتی من رأى منكم منكرا فليغيره بيده فإن لم يستطع فبلسانه فإن لم يستطع
فبقلبه دیارەمە هەموو کۆمەلگا بە تاک و بە هەموو چین و توێژەکان دەگرێتەوە بەڵام لە چوە دەست پێ دەکات دیسان دێتە سەر ئیمامی عادل لەوێ دەسەڵاتی هەبێ کە ڕێگری لە خراپە بکە کە خراپە نەکا دەستی بە بەزەیی هەبێ بۆ خەڵک ڕاکێشێ یارمەتی خەڵک بە خۆ دەست هەر ئەوە نییە بەدەست ئازاری بدەی فەلیوغەیرهو بیەدیه دەستی بگرێ لە باتی ئەوەی کە خراپە ئەکات چاکەی پێ بناسێنە لە باتی ئەوەی لە باڕەکان و لە کافتریاکان و لە شوێنەکان کە خەڵک خەریکە گەنجەکانمان بەنج بووە بڕۆ دەستی بگرە و بەرەو مزگەوت و بەرەو شوێنی مەکتەب و قوتابخانە و زانکۆ و شوێنی داهێنان و سەقافی و ئاوانەوە بیجێڕەوە گەنجەکانمان لە سەرشەقام نەکەون گەنجەکانمان لە پارکەکان بێهۆش نەکەون گەنجەکانمان لە شوێنەکان نەکەون ئەمە دەبێت گرنگە دەسەڵات فەلیوغەیرهو بیەدیه لەوێەوە دەستی بگرێ دەستی بە بەزەیی دەستی یارمەتی بۆ درێژکە و دەستی مادی دەستی بۆ درێژکە ئەوڕۆ گەنج بێکار و بێ ئیشە خۆ فەلیوغەیرهو بیەدی گەنجێک لە بێکاری و لە بێ ئیشی دەست بۆ تاوان ئەبات تۆ بڕۆ دەستی بگرە و پلانت چییە دەستی بگرە و ئیشی بۆ بدۆزەوە دەستی بگرە و بەرەو خێری بێنە دەستی بگرە و بەرەو لە تاوان دووری خەرەوە دەستی بگرە و کتێبێکی بدە دەستێ دەستی بگرە و کارێک و ینی خزمەتێکی لە وڵاتی پێ بکە کەرتی تایبەتی بۆ ببینەوە ئیشی بۆ ببینەوە بەڕاستی ئەمە وایە کە تۆ مەسئولیەتی ئێلێرە زۆر قورسە زۆر فراوانە بەڵام ئەوەی کە گرنگی شەمە بەڕاستی نابێن کوڕی لەوە بکەین کە مامۆستایانی ئاینی سەربەرز مامۆستا و مامۆستایانی پێشەنگی قوتابخانە هەموو ئەوانە کۆمەلگا کچکە ئەوان حتا لە قۆناغی باخسەی ساوایانەوە مامۆستایان لەوێەوە بتوانن دایک و باوک یعنی هەموو چین و توێژەکان تێیدا تقریبا تێیدا شاملە مەسلەی ئەوەی کە تۆ مەسئولیەتی خۆت وەکو لە فەرمودەکە لە سیاقی فەرمودەکەی پێغەمبەری خوا هاتووە عەلەیهی سەڵات وسەلام ئافرەت لە ماڵەوە بەرامبەر مناڵەکانی بەرامبەر ماڵی پیاوی مناڵەکانی پیاوی بەرامبەر میوانی بەرامبەر جیرانی یعنی حتا گۆڕانکاری شخصی هەیە ینی کابرا مەسئولیەتی شخصیمان هەیە بەرامبەر خۆت چۆنی بەرامبەر خوا چۆنی بەرامبەر خەڵک چۆنی یعنی ئەمە شخصیە و کۆمەڵ کە مجتەمەعیش هەمووی دیسان بە تێگەڕا بتوانن کۆمەڵگەیەکە ئەوڕۆ کە ئەتوانێت بە تایبەتی لە پرۆسەیەکی ئاوادا کە ململانەی دەنگدان و هەڵبژاردن ئەو میلەتە خۆی ئێستا مەسئولیەتێکی عامە لەسەر هەموو خەڵکە کە چۆن ئەتوانێت خۆی ڕزگارکە لەم وەزع بارودۆخە نەخوازراوە. زۆر باش مامۆستای بەڕێز ئاماژەت بە فەرمودەیەکی پێغەمبەر کرد صلی الله عليه وسلم کە دەفەرمێ من رأى منكم منكرا فليغيره بيده فإن لم يستطع فبلسانه فإن لم يستطع فبقلبه وذلك أضعف الإيمان كواتا أم گەندەڵیانەی کە لە هەر جانبێک لە جانبەکانی حیاتی ئەم کۆمەڵگەیەدا دەبیندرێن شەرت نییە هەر جانبی کاریگەڕەکە بێت ڕۆژانە بە بەرچاوی خۆمانەوە لێرە و لەوێ هەر کەسێک گەندەڵەیەک دەبینێ هەر کەسێک کەم و کورتیەک نەقسێک لە کارێکدا دەبینێ ئەرکی سەرشانی تاک چییە بەرامبەر بەم جۆرە گەندەڵیانە ئایا مەسئولیەتی لە سەرشانە بەوەی کە بیگۆڕێت ئەگەر بتوانێت بەدەست بیگۆڕێت؟ بەتەکید ئەمە وەکو باسمان کرد تیشکمان خستە سەری ینی ئەمڕۆ تاک ئەمڕۆ کە ئەتوانێ ئەوەی کە ئەیبینێ لە ڕابردووە بینیوێتی و پێوە گرفتارە پێوە بە ئازارە ئەنی ئەمڕۆ ئەتوانێت تاکی ئێمە زیرەکانە بتوانێت ئەم گۆڕانکاریە و گەندەڵکاری کۆتایی پێبێنێ و بەسیەتی کە ئینتر تۆ خۆت زاڵم لنەفسیه ئەو کاتی تۆ نەبی بە ئەستەمکاری نەفسی خۆت تۆ ئەوڕۆ منکەڕێک ئەبینی دەبێ خۆت هەوڵی دەی ئەنی چایکەی ئەگەر نا بەتەمای ئەوە بیکە بەرامبەرەکەت کە چەند ساڵە دەیکا ئەو نەک منکەڕ لا نابە ئەو منکەڕ لەسەر ئەکاتە ئەمری واقع ئەو منکەرت بۆ دێنێ ئەیکاتە کاڵای باڵای میلەتێک المنافقون والمنافقات بعضهم من بعض يأمرون بالمنكر وينهون عن المعروف تۆ ئەگەر لێی بێخەم بووی تاچی مسلمان کە لێی دانیشت یعنی بەتەمای ئەوە بێ خۆی چاکە نەخێر تۆ کە خۆت کرد لە منکەڕ و خۆت بێدەنگ کرد لە منکەڕ و هەڵوێستت نەبوو و جوڵەیەکت نەبوو ئەو کاتە تەڕەفی تر دێت لە باتی ئەوەی کە معروفت لێ ئەشارێتەوە هەرچی منکەڕە بۆ ئەم وڵاتەی دێنێ هەرچی منکەڕە ئەیکاتە کاڵای باڵای میلەتێکی خاوەن دین خاوەن ئیمان خاوەن مزگەوت خاوەن مەلا خاوەن حوجرا خاوەن حیجاب خاوەن ڕیژ خاوەن هەموو ئەو ڕموزانەی کە هەیە لەبەر ئەوە ئەمە تاچی مسلمان دەبێت زۆر هەر هەست بە مەسئولیەت بکە یعنی خوا فەرمێتی قو ئەنفوسەکم و ئەهلیکم نارە ئەمە لەگەڵ تاچی چیتی یعنی خوای پەروەردگار یەکەمین شت کە لە بە پێغەمبەری خوا شخصی پێغەمبەری عەلەیهی سەڵات وسەلام پێی ئەڵێ یا ئەیها النەبی اتق الله ولا تطع الكافرین والمنافقین
يعني پێغەمبەر فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام خۆت دروستکە تەسکی خۆت بکە. هاوکاران ماماژە بۆ دەکەن کە کاتێکی زۆر کەمون لە بەردەستداماوە کۆتا پرسیارم بۆ بەڕێستان ئامۆژگاری بەڕێستان چییە بۆ ئەو بەڕێزانی کە خۆیان کاندید کردووە یاخود خۆیان ناونووس کردووە ڕیزیان گرتووە بۆ وەرگرتنی مەسئولیەت ئەوان دەبێت چۆن بیر بکەنەوە. زۆر بە کورتی سپاس دەکەم. بەڵێ بەتەکید بەداخەوە ینی ئەبینین ئێستا لە هەلومەرجی بانگەشەی هەڵبژاردناینا خەریکە ئەم پرۆسەیە وێنایەکی زۆر ناشیرن بەداخەوە پیشان ئەدا تەشیری زۆری تایە و مەشاعری یەکتر بریندار ئەکرێ و پۆستەر و ئەوەی کە یەکتر لا ئەبەن ینی لێرەوە هەست پێ ئەەکەی کە ئومێدێک بۆ ئەم میلەتەی کە چەند ساڵە ناومێد کراوە و ئێستا ئەبینین کە ڕۆژ بە ڕۆژ خروقاتەکان ولا لە میدیاکان ولا حتا لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووکەوە لەوێ ینی خەریکە درزێک کەوتۆتە ناو ئەم گەلە کاندیدەکانمان ئەگەر بەو نەفەسەوە بچن بۆ بەغدا دەبێت جێئومێدی چی لێ بکرێت لێرەوە منافەسە و جەبهەکە ئەوهانا شەریفانە بێ ئەدی دەبێت لیست و قەوارەکان لە بەغداوە چی بۆ ئەم میلەتە بکەن ئومێدی چی بۆ ئەم میلەتە بژێرنەوە. بەڵام ئەخلاق زۆر گرنگە. ئیسلام ئەخلاقە و ئەخلاقیش ئیسلامە. ئێمە ئەوەی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام شۆڕشی بۆ کردووە لە مەککە 13 ساڵی پێغەمبەرایەتی هێشتا نوێژ فەرز نەکراوە، هێشتا حەج فەرز نەکراوە، هێشتا زەکات فەرز نەکراوە. بەڵام پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام وئینەکە لەعەلا خولوق عەظیم بە خولوق و بەڕەوشتی جوانیەوە توانی هەموو دنیا و چۆک بە کوفردا بدا. ئەمەش بەڕاستی گرنگە. ئەخلاقێکی جوانمان هەبێ لە بەغداوە لێرەوە لە هەر شوێنێکەوە بەو پەڕی ئیرادەوە بە عەزم و جەزمەوە بتوانن خزمەتێک بۆ ئەم خاک و خەڵکە بکەن و بەو پەڕی مسلمانانە و کوردانە بتوانن منافەسەیەکی شەریفانە و لەسەر منافەسەکە فەلیەتەنافەس المتەنافسون لەسەر خزمەتی خاک و خەڵک و خوای پەروەردگار بێ ئینشاءالله. سوپاس بۆ هەموو لایەک و دەسڵات. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا عەلی هەرتەلی زانای ئاینی لە ستودیۆکانمان لە شاری هەولێرەوە کە بەشداری ئەمەڵخەیی بەرنامەیی باس و خواستان کرد. سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. بینەراز و خۆشەویستەکان لێرەدا و بەم شێوە کۆتایمان هێنا بە ماڵخەیی بەرنامەی باس و خواست. هەموو لاکتان بەخوای گەورە دەسپێرین. خواتان لەگەڵ.